پەیوەستە بە مانگی پیرۆزی ڕەمەزانەوە کاویش دیارترین ئەو ڕەوشتانەیە کە کەسی بە ڕۆژوو بوو ئەبێ ڕۆژانە چۆن توانێت جێبەجێ بکەوە لە هەمان کاتیشا چۆن بتوانێت لەگەڵ ڕەفتارەکانیان لەگەڵ هەڵسو کەوتەکانیان لەگەڵ گفتوگۆکانیان لەگەڵ ئەوەی کە تێکەڵی خەڵکە بێ لەگەڵ خێزانەکەیە لە دام و دەستگاکانە لەو ناو بازارە ئێستاژە بینیم بە شێوەیەکی گشتی کابینی نزیکە بینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆست بازار زۆر قەرەباڵغا ئەو کەسانی کە بە ڕۆژوشن لەوانەیە بەهۆی گەرماکەوە تۆزێک تەحەمولیان کەمتر بوو بێتەوە چەند گرنگە تۆ بتوانی دان بە خۆتا بکری و ئەو ڕەوشتانی تۆ چۆن دەرەکەوێت کە بزانی کەسێکی بە ڕۆژوو بووی نەک تۆ بە خەڵک بڵێ من بە ڕۆژوم با ڕەوشتەکانت دەری بخا کە تۆ کەسێکی بە ڕۆژویت ئەمانە کوێ و گفتوگویانەیە کامڕۆ گفتوگۆی لەسەرەکەین بە میوانداری زۆر بەڕێت مامۆستا خالی چنارەیی کە بە ڕێزان مامۆستای ئاینین بە ڕێزان ئێستا لە ستۆدیۆ لای میوان مامۆستاجان زۆر بەخێر بێت مامۆستاکیان بەیانی باش بەخێر بەسەر چاوانمان مامۆستا کە باسی کەسێکەکەین کە کەسێکە بە ڕۆژووە هەموو ڕەفتارەکان و مامەڵەکانی ئەبێ بە شێوەیە لە شێوەکان جیاواز بێت کەواتە تا چەند گرنگە تۆ لەگەڵەوەی کە ماوەی چەند کاتژمێرێ لە خواردن و خواردنەوە دوورەکەیتەوە ڕەوشتەکانیش ڕەوشتێکی جوان بێت بەناوی خۆی گەورە میهرەبان درود و سەلام لەسەر گیانی پاکی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم و سپاسی کەناڵی کورسات تیڤیەکەن بە ئەو دەرفەتێکەوە ئەی بەخشێ بە مامۆستایانی ئاینی بەخێر بەسەر چاوان هەر ڕۆژە بە مامۆستایەکی ئاینی لای خۆیەوە لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامەوە بتوانێت تیش بخاتە سەر مەسەلەیەک لە مەسایلەکانی شەریعەتی ئیسلام و ڕوونکردنی خۆی بدا بۆ مسلمانانی خۆشەویست هەتا تەسکیرێ بێ بۆ زانایان و هەروەها ئەوانشی کە نەزانن فێر ببن سپاس بە جەنابتان دیارە ڕۆژوو مەدرسەیەکی گەورەیە قوتابخانەیەکی گەورەیە کە ئینسان دوورەخاتەوە لە صفاتی ناشرین و لە صفاتی ڕەزیلە هەڵی ئەنێ بۆ صفاتی باش صفاتی چاک ئەو شتانی کەوە ڕۆژوو دیارەکەوە ئینسانی فێرەکەیەکێک لەوانە سەبرە بەڵێ سەبر بە هەر سێ نوعەکەیەوە کەوا یەکەمیان سەبر لەسەر تاعاتی خوا لەسەر ئەوەی کەوا بتوانین تاعات و عیبادەتی خوا بکەی و هەروەها سەبر لەسەر ئەوەی کە بتوانی خۆت بگری لە شەهەوات و ئارەزاتی دنیایی لەوەی کەشتی خراپ نەکەی و هەروەها سەبر بگری لەسەر ئەو شتانی کەوا لە دنیا قسمەت و نسیبی تۆیە و بۆ دانراوە و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مانگی ڕەمەزانی ناو بردووە بە شەهری یعنی بە مانگی سەبر فەرموویەتی سێ ڕۆژ لە فەرموویەتی ڕۆژووی مانگی سەبر یعنی مانگی ڕەمەزان و سێ ڕۆژ لە هەموو مانگێکی تر ئەوە ڕق و کینەی دڵ ناهێڵێ ئەو شتانی کە بغز و کینە لە دڵا بێتە هۆی ئاژاوە لە ناو مجتەمەعا یعنی ناڕەحەتی بەرامبەرەکەت ئەوانە نایاڵێن و دیارەکەوە لە ڕۆژی قیامەتە ڕۆژوو لەگەڵ قورئانە ئەوەیە کەوا شەفاعەتەکەن بۆ ئینسان یەکەم ئەوەیە کەوا ڕۆژوو پێی دەڵێ خوایە من ئەم ئینسانم گرتبوو لە خواردن و خواردنەوە و هەروها قورئانیش پێی دەڵێ منیش خەوم لێ کرد بچونکە هەم بە ڕۆژە خواردن و خواردنەوەی نەبوو بە شەویشا دیارە قورئانی دەخوێن یا ڕەبی خوای بە خاتری ئێمە شەفاعەتمان قبوڵ بکە بۆ ئەم کەسە ئێمە شەفاعەتی بۆ بکەین دیارە سەبر یەکێکە لەو هەرە شتە گرنگانی کە ئینسان ئەگەر سەبری هەبێ ئەوە ئەتوانێت قەنەعەت بە بەرامبەرەکەی بکە ئەتوانێت هەموو ئەو شتانی کە حەز و ئارەزاتی خۆیەتی پێی پێبەرێن دەرکی پێبەرێن ئەمە یەکەمیان دووهەمیان سەدق ڕاستگۆیی تەمەن ئەم صفاتانە کە ئێمە باسی دەکەین خۆی لە ڕاستیە حەقە لە هەموو مسلمانێکە هەبێ ئەمانە صفاتی مسلمانی ڕاستەقینن بەڵام ڕۆژووکەوەی ئێمە تۆرەکەمان لەسەر ئەوەیە ئایا ئەڵین صفاتی ڕۆژوو ینی خۆڕەوشتی ڕۆژوان بەسمان ئەوەیە کە ڕۆژوو وەکو وتمان مەدرسەیەکە یان هۆکارێکە بۆی ئەم خۆڕەوشتان و فێرکە بۆ فێری ئەمانە بکات چونکە تۆ وتمان خۆت ئەگریتەوە لە خواردن و خواردنمەنی ینی هەروە بخۆڕیدا نەنراوە ئەمە بەس لەوە نییە خۆ خواردنی عەبدی خۆی نێ بڵێت تۆ بەینی تا ئێوەرە هیچ مەخۆی ینی ئەمە حکمەتێکی ئەبێت چی بێتایە باشە مامۆستاکاتە چەندە گرنگە بۆ نمونە ئەو ڕەوشە جوانانەی کە بەڕێزت باسی لێوە کرد گرنگە لەسەر کەسی ڕۆژوگەر پەیڕەوی بکات لە مانگە پیرۆزەیە چەندە گرنگە دوای ڕەمەزانیش لەسەر ئەو ڕەفتارە جوانانە هەر بەردەوام بن ئەو
کەسانی کە بۆن منە لە مای ڕەمەزانە ئەم بابەتە جوانانیان پێڕەو کردووە. بەڵێ ئێمە طبعا هەموو شتێک لە دنیا وەکە مەبدەئێکی هەیە قانونێکی هەیە دانراوە بۆ ئەوی کەوا ئینسان فێر بکە کە ئەو شتانی کە ئەوێت بەسەریا جێبەجێ بکە. مەرجە لەسەر ئێمە کەوا لە مانگی ڕەمەزانە کە ئێستا مانگی ڕەمەزان و یعنی سڵەکەینەوە لەوە کە ئاڵێن بە ڕۆژوین کە کابرا میوانە یا کابرا ئەچێ بۆ هەر شوێنێ پێڵەن ناخۆی ئەڵێ بە ڕۆژم ئاو ناخۆی بە ڕۆژم هەموو حتا زۆر شتێ لێ حرامە بێت کە حەڵاڵە حەڵاڵە لێ حرامە بێت تۆ مراقەبەی بەسەر تۆیە ئەڵێ من بە ڕۆژم یا کابرا قستت پێ ئەڵێ بەرامبەری سی خراپەڵێ تۆ هەر ئەڵێ من بێدەنگی من هیچ ناڵم جوێنی پێ من هیچ ناڵم بە ڕۆژم باش ئەمە مراقەبەیەکە کە مادەم وا بوو ئەم خوڕەوەشتەی کە ئیسە تۆ یعنی بڵێن ئاوا لەسەری ڕاهاتووی مەرجەکەوا تەسیری هەبێ ینی ڕنگ بداتەوە بۆ هەموو ژیانە ینی خوا ئەوێت تۆ فێری ئەوە بکە بە مانگی پیرۆزی ڕەمەزانە کە مانگەکە لە ساڵەکە فێری ئەوە بکە کە ئیتر کە مادەم تۆ مانگە توانی لەبەر خاتری خوا مراقبەی نفسی خۆ بکەیت و ینی خۆ بگریتەوە لە هەموو شتێکی خراپ کەمادەم وابوو دوای مانگێکیش تۆ یەک سی ڕۆژ زۆرە سی ڕۆژ لەسەر شتێ بەردەوامبی ئیتر ئەو سی ڕۆژە خیاسە بۆی کە تۆ بتوانی ئەو کارانی کە ئیسا ئاڵینایکە میتر هەرنێکی یعنی کەمەدەم وابوو پێویستە لەسەر ئینسان دوای مانگی پیرۆزی ڕەمەزانیش هەر بیر لەو بکاتەوە بڵێ ئێمە مانگێک بۆخوا بە ڕۆژوو بین مانگێک ئێمە خوڕەوشتی ئیسلامیمان بە خۆمانەوە گرتبوو لەبەرەوە پێویستە ئەگەروانە بە ئیسپادەی لەو ڕۆژەکەی نەکردووە جارە پێغەمبەری خوا ئەفەرمیە ئەگەر کەسێک ئیسپادە لەو ڕۆژۆی نەکا یعنی وا هەست نەکا کە ئەم ڕۆژووە قوتابخانێکی گەورەی و ئەم قازانجی لێ کردووە لە ئەنواعی خوڕەوشتەوە فليس لله حاجة في أن يدع طعامه وشرابه وخوات بيسي بويا كمن نحن نخون باني تايوانا بيسي بمنية بلكو بيسي أو أوي في أو بكاكتو لسد أو روشتجوانا لا باش مامۆستا بابەتێکی تر هەیە ئەویش بۆ نمونە کەمێ قسە لەسەر بازرگانەکان و دوکانارە بەڕێزەکان بکەین ڕەنگە زۆر کات ئیتر لە مانگی پیرۆزی ڕەمەزانە بە حکمەوەیکە بۆ چەند کاتژمێرێکی زۆر بە دوورە بین لە خواردن و خواردنەوەکان ڕەنگە حەزمان بۆ زۆر خواردن و خواردنەوەی جیاوازە بێت سفرە خوانەکانمان بە شێوازێکی زۆر جوان و هەمە چەشم بڕازێنینەوە زۆر کات دوکانارەکان بازرگانەکان ئەم مانگاکەن بە دەرفەتێک بۆ گرانکردنی شتومەک و کاڵاکانیان ئەگەر چیش بۆ نمونە ڕەنگە زۆر کات سێری دوکانارەکە بکە یاخود بازرگانەکە بکەی بە ڕۆژون بەڵام نرخی کەلوپەل و شتەکانیان زیاد کردو بەڕای تۆ ڕەوشتی ڕۆژوانان ئەبێ بۆ شێوازە بێت تۆ ئەم مانگە بکەی بە دەرفەتێک بۆ زیادکردنی نرخی کەلوپەلەکانت نەخێر طبعا هەواڵێکی پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم دانەوێڵەیە کە لە مەدینە کەمە بێ ئەم ئەچێ بۆ یەمەن لەوێنە ئەهێنێتەوە لە مەدینەی منەوەرە بە هەرزان ئیفرۆشێتەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێزانێ بەم ڕەوشتە جوانەی ئەزانێ ئەڵێ تۆ خەریکی ئەمێ بەڵێ قوربان وەڵای لە مەدینە سیرم کردووە ئەم دانەوێڵەیە کەمە نییە خەڵکی مەدینە لەزەتی لێ نازانن وەکو پێویست منیش بیرم کردەوە لەوە تەمەەن وجدانی ئەوەی پێ کردووە ئەوە وجدانێکی جوانە خۆزگەم بۆی وجدانمان وا وایە هەڵەسم تەمەەن کابرا تاجری ئەو سەحابەیە تەمەەن مە تیجارەتی کردووە هەڵەسم لە یەمەن ئەو دانەوێڵەیە لێ ئەیکڕم بە گران ئەیێرم لە مەدینە بە هەزان ئەیفرۆشم بۆی لێرەش وجودی هەبێ خەڵ لێرە دەستی بکەوێ پێغەمبەری خوا فەرمی ئەلجالیب مەرزوقون یەکسەر ئەمەی فەرمووی ئەو کەسی کەوا شت ئەهێنە لە شوێنێکی ترۆ بۆ وڵاتەکەی خۆی یعنی هاوڵاتێکی دڵسۆزە بە ویژدانە بۆ ئەوی کەوا براو خوشکەکانی لە وڵاتەکەی خۆیان وەکو چۆن لە وڵاتێکی ترە ئەو بڵێن هەناردە و هاوردێ وەکو چۆن ئەو هەتا ئیسش ئەو ڕەوشتە هەر هەیە ئەو وڵاتان ئاوا پێیسان بەو تەعاونەیە مەسەلا لەم وڵاتە دانەوێڵەیەک میوەیەک نییە لە شوێنێکی تر هەیە بەهۆی تیجارەت و بازرگانیوە هەناردە و هاوردە ئیتر ئەوە خەڵکەکە یعنی وڵاتان هەمویان پێکەواژین لەبەرەوە فەرمی ئەلجالیب مەرزوقون ئەمە ئەم کەسە کەسێکی ڕزقدراوە کەمادەم وا بوو ئەو دوکاندارانە یعنی بە عەقڵی تەمەەن هەموو کەسێک عاقڵە مسلمانیشە بەڵام یعنی شەیتان وای لێکە ئەو ڕووکەشی بووەکە وا بزانێ ئەگەر ئەم میوەی خۆی یا ئەم کاڵای خۆی بەم شتەگرانە بفرۆشێ ڕزقی ئەم لەمایە قازانجی ئەم لەمایە وانە
اما چونکە ئەمە مخالفی حەدیثی پێغەمبەری خوا ئاساساً پێغەمبەری خوا فەرمووی الجالب مرزوق ئەو کەسی کە واشتە هێنە و بە هەرزانتر ئەیفرۆشێتەوە ئەمە خوا ڕزقی ئەمادا دیکە مادەم وا بوو ئەوەی کە لە عەقڵی ئێمایە ئەوە نییە کە لای خوایە لای خوا ئەوەیە کە تۆ مادەم شتەکەت بە حەڵاڵی و بە ڕاستگۆیی ئەفرۆشی و وجدان هەیە بەرامبەر نیشتیمانەکان ڕزقی تۆ لەوایە خوا لەوا ڕۆزیت زیادەکە زۆر نییە مامۆستا زۆر کاتە بینیت لە ناو بازاڕەکانە بە تایبەتی لە ئێستای قەرەباڵغێکی زۆرە و هەروەکو نەریتێکی خۆشمانی تر پێشوازی لە جەژنەکەین خەڵکە چێ پێداویستیەکانیەک ڕێیان پێداویستی ڕەمەزانەک ڕێ زۆر جار دوکانارەکان یاخۆ کەسانی کە شتەکڕن کە هەردووچان بە ڕۆژن تا چەند گرنگە بە ڕەوشتێکی جوانە و مامەڵە لەگەڵ یەکتر بکەن بە ڕەوشتێک و مامەڵە لەگەڵ یەکترکەن کە ئازاری یەکتر نێن هەڵنەسن بە کۆمەڵە گفتوگۆی ناخۆش لە بین یەکترە ئەمە ئێوە تا چەند لە میبەرەکانی خۆتانەوە ئەمانە بە موسڵمانان ئەڵێن بۆی کە بتوانن هەمومان بە یەکسانی لە ناو کۆمەڵگایەکە بین طبعا باسمان کردکەوە لە نێو مامەڵەکردندا معاملەی بینی مسلمانان یا هەر کەسێکی تر بێ لە ڕۆژانە و لە ژیانی خۆیدا ئەوە یەکەم جار بەڕاستگۆیی مامەڵە بکەین بەڕاستگۆیی مامەڵە لەگەڵ بەرامبەرەکە تا بکەین جارە سەبر هەبێ جارە ئیرادێکی زۆر جوان هەبێ نێتێکی زۆر پاک هەبێ لەگەڵ بەرامبەرەکە تا وەکوی کە ئەستان دەکەین ئەوەیە کەوا ئینسانی ڕۆژوان وەکوتمان بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزانە پێویستە مامەڵەکەی دوور بێت لە غەش و غەشبازی دوور بێت لەوەی کەوا ئینسان لە بەرامبەرەکەی بخاڵەتێنێ دوور بێت لەوەی کەوا گوێن و هەروەها سوێن خواردن و هەندێک ینی هاوار و بانگە وازکردن بۆ کاڵە و باڵەکەیانی ناخۆشی بکات و کابرا مشتریە کابرا شتێکی هەیە یا ئەیفرۆشێ پێویست ناکە ڕست و ڕۆزی ئێمە لای خوایە ئینسان پێویست ناکە هەنێشتکە و هەنێ تەسەڕفات و هەنێ کارێکی وا بکە عنی بازارەکە بەسەرەکە بشێوێنێ تۆ کەمادەم ئینسانێکی بەڕۆژوویت پێویستە معاملەت زۆر جوان بێ معاملەت زۆر باش بێ هەندێک شت هەیە لە خۆتی دوورکەویت و کووتمان دووربی لە ئەخلاقی ڕەزیلە ئەوشتانی کەوا نەشیاون بۆ ئینسان و ئەو شتانیشی کەوا فەزیلەن یعنی هەموو مەکاریمی ئەخلاقن پێغەمبەری خوا فەرمێتی ئینەما ئەنا ڕەحمەة مهدات من ڕەحمەتێکی هەدیەکراوم بۆ بەشەریەت وئینەما بوعیثت لئوتەممە مەکارم الأخلاق من بۆیە نێراوم بۆی کە هەموو مەراتیبەکانی ئەخلاق تەواو بکەم یعنی ئەخلاق هەر هەبووە پێغەمبەران باسییان کردووە بەڵام پێغەمبەری خۆمان هاتووە هەموو مەکاریمی ئەخلاقی تەواو کردووە مەکاریمی ئەخلاق زۆر شتە مەکاریمی ئەخلاق معاملەی جوانە نەرمیە لە معاملە ڕاستگۆییە صدق شتێکە لەو شتانی کە ئینسان ڕۆژوان فێری صدق و ڕاستگۆیی دەکات تو ئەتوانی بڵێ من بە ڕۆژم لە ماڵەوە تێر و پڕخۆیت و لای خەڵکە دەمە بسریت و بڵێ من بە ڕۆژم لەبەرەوە فێری ڕاستگۆیی دەکا بەرامبەرەکە درۆی نەکرێت لەگەڵ بەرامبەرەکەتە لەگەڵ خێزانتە لەگەڵ حتا مناڵەکانتە لەگەڵ ئەو کەسی کەوا شتی پێ ئەفرۆشی لەگەڵ ئەو کەسی کە معاملەی لەگەڵاکەی ئیتر شتی تری زۆر هەیە لەم بالەوە زۆر باشە مامۆستاوەکو دوایین پرسیار نەرمونیانی چەندە گرنگە لەم مانگەیە ڕەنگە زۆر کەسە بێ پێچوانی ئەمە پەیڕەوکەن بۆ نمونە بە وشەیەکی زۆر زۆر سادەی تر یەکسەر هەڵبچنەوە خۆیان تووڕە بکەن کە لایەنە پرسی بوایەڵە کە ئەکەواز بێنە من بە ڕۆژوم برسیمە تینومە ئیترا ئەم بابەتانە ئاکەن بە پاساو بەڕای بەڕێزت ئەبێ کەسی ڕۆژوگرت بەو شێوازە بێ یاخود نەخێر ئەمە پێچوانەی ئەو ڕەوشتە جوانانەیە کە بێ لە کەسی ڕۆژوگرابوونی هەبێ بەڵێ یەکێک لە خوڕەوشتە جوانەکانی ئەوەی کەوا ڕۆژوو فێرمانەکە الحلم وكظم الغيظ والعفو والصفح ئەوەیە کەوا حیلممان هەبێ حیلم ئەوەیە کە لە ئەو پەڕی تووڕەیە خۆت بگری چەندە تۆڕیان کردی تو هەر خۆت بگری جاکێک لە ناوەکانی خوا حەلیمە ینی لەو پەڕی تووڕەیە ئەتوانێت خۆی بگرە و دەست نەوەشێنە و زەرەر لە هیچ کەسێک نەدا تامان ئێمەش سنەتی خوایە چاو لە سنەت و لە قەدەری خوا بکەین ئەو حیلمەمان تیابێ و هەروەها خواردنەوەی ڕق و کینە یعنی ڕق و کینەی خۆت بخۆیتەوە
معنی ئەوە نییە کە تۆ بە ڕۆژوو بی ئیتر ئەم ڕۆژوو بوونەی خۆ فەرزکەی بەسەر خەڵکەکە بڵێ من بە ڕۆژم ئیتر خۆ خەڵکەکەش هەر بە ڕۆژوەکو تۆ قابلە ئەو پەڕەکەی تۆ تاقێنان ناخۆی تۆ بەم تاقێنان ناخۆی دنیا وێرام بکەیت و بربيت أمك وكب بقصير رقو بصفات ناشرين خوي تبارك وتعالى فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم والكاظمين الغيظ والعافين عن الناس خوا لو أنا الرازي بوا وأواني خوش دوي كوا رقي خوان دخوانا وخلقيش عفو ذا كان بغمري خوا فرمي وإذا كان يوم صوم أحدكم فلا يرفث ولا يسخب فإن صابه أحد أو قاتله فليقل إني امرؤ صائم أفهمي أقل كسكتان بروجو يك قصي بيود يا شري بيجرا يا شتيكي تر رد فعل أمنية خوت أجريد على من بروجو هر جون بيبدي هر شيء بيبكي من بروجو من خو مقر ميش ناكم إن جا مسلمانان لنا وياك لنا شاني خوي كزكا برا مسلمانك يعني تو براي مسلمان تا أيش وقت وايا لبرو التكبر خو بقول زانين والرقي أو جور قصنا 20 أنا برامبر برا خوشك كانين زور دور الإنسان روجوانا يعني وايلي حكوت من خوا بيسي بونية كتو نانو أو لخوت قدغ بكي خوا أو فيركا كتو رفتار الجوان بيو دلي خوت يعني رابيني لسر صفاتي باش لسر نرمونياني لسر خوادنوي الرقو لسر أو جورشتان وأقل وايش نبي أقل ليبردون أم نرمونياني وأم ليبردين نبي هر بياني زو شارو فرتنا بريدا لبر أو نرمونياني راستا بهواية ويك هەموو ما بتوانین بەڕەو شتێکی جوان و بەرزەوە مامەڵە لەگەڵ یەکترا بکەین و بتوانین مانگەکە بۆ پیرۆزی گەورەی خۆیەوە بە جوانترین شێوە بەڕێ بکەین. سپاس بۆ خۆش بە مامۆستا گیان، سپاس بۆ جوانەکانت.